ئەسەدە و کوردەکان ڕووبەرێکی پرشندار لە تابلۆی تاریکی سووریادا. راپۆرتێکی شیکاری لەبارەی پرسی کورد و هەسەدە لە داهاتووی نادیاری سووریا و پەیوەندیە ناجێگیر و گرژیە ناوچەیەکاندا. ئەحمەد ڕەسوڵ نووسیوێتی ئامادەکردنی هاوڵاتی پەیوەندیەکانی نێوان هێزەکانی سووریای دیموکرات بە پێشەنگایەتی کورد و حکوومەتی ناوەندی لە دیمەشق وەکو تەوەرێکی سەرەکی لە داڕشتنی داهاتووی وڵاتەکەدا دەمێنێتەوە. ڕێکەوتنی ماگی ئازاری 2025 نێوان ئەحمەد شەرع سەرۆکی کاتی و ماسڵۆم عەبدی فەرماندەی هێزەکانی پاراستنی گەل کە ئامانجی یەخستنی دامەزراوە مەدەنی و سەربازیەکانی ڕۆژاوا بوو لەگەڵ دەوڵەتی سووریا. خاڵێکی گرنگ و وەرچەرخانێکی مێژوویی بوو، بەڵام جێبەجێکردنی لەسەر بێمتمانی بە یەکتر و لێکدانەوە ناکۆکیەکانی لا مەرکەزی و شارە دەرەکیەکان وەستاوە. هێزەکانی سووریای دیموکرات لە کۆنتڕۆڵکردنی ئاسایش و بەرپاکردنی سەقامگیری و ئاشتی و بەڕێوەبردننی ناوچەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا سەرکەوتوو بوو کە دەوڵەمەندە بە سەرچاوەکان بانگەشە بۆ سیستەمێکی دیموکراسی لا مەرکەزی دەکات کە ئۆتۆنۆمی کولتوری و ئیداری بۆ کورد و کەمینەکانی دیکە گەرانتی بکات. بەڵام دیمەشق پێداگری لەسەر یەکگرتنەوەی تەواوەتی دەکات و پێی باشترە هێزە چەکدارە کوردەکان بە شێوەی تاک بە تاک لە سوپای سووریادا جێگایان بۆ بکرێتەوە واتە بتوێنرێنەوە و کۆنتڕۆڵی دەسەڵاتی حکوومەتی ناوەندی بەسەر سنوورەکان و کێڵگە نەوتیەکان و فڕۆکەخانەکاندا پارێزراو بێت. ڕۆڵی تورکیا و دەستێوەردانە نێگەتیڤەکانی لە وڵاتەکەدا و لە پەیوەندی نێوان لایەنەکاندا دیمەنەکەی زیاتر ئاڵۆستر کردووە. ئەنقەرە تەماشای هێزەکانی سووریای دیموکرات دەکات وەکو درێژکراوی پەکەکە و فشاری خستۆتە سەر دیمەشق بۆ ئەوەی خۆ بەڕێوەبەری دیموکراتی و لە مەرکەزی ئیداری کوردەکان ڕەت بکاتەوە و نەیهێڵێت. بەرپرسانی تورکیا هەڕەشەی کردەوەی سەربازیان کردووە لاگەری داڕمانی ڕێکەوتنی یەکگرتن لە هەمان کاتدا ئاماژەن بۆ ئامادەی بۆ فراوانکردنی پەیوەندە بازرگانیەکان لەگەڵ دیمەشق کاتیشێک دەخاتە سەر سروشتی مامەڵەی دیبلۆماسی ناوچەیی. شەڕ و پێکدادانەکانی ئەم دوایە لە دێرە زوور و ڕەقا لە نێوان بەشێک لە هێزەکانی هەسەدە و میلیشیەکانی سەر بە دیمەشق جەخت لەسەر ناسکی و هەستیاری ئەو دۆخەی ئێستا دەکەنەوە. دواخستنی هەڵبژاردنەکانی حکوومەتی سووریا لەو ناوچانەی کە زۆرینەی کوردن و ئیدانەکردنی کۆنفرانسی یەکێتی پێکاتەکانی حەسەکە و ناوهێنانیان وەکو جوداخواست گرژیەکان دەبەنە ئاستێکی بەرزترەوە. لە ئاستی نێو دەوڵەتیدا ئاکتەرە ڕۆژاواییەکانی وەک کەنەدا مەرجی دانپێدانانی حکوومەتی نوێی سووریایان بە دانان بە دەسەڵەتی دیفاکتۆی کورد لە ڕۆژاوادا داناوە. ئەمریکا بەردەوامە لە پێشگیریکردنی هەسەدە لە ڕووی سەربازیەوە. ئەمەش هەوڵەکانی دیمەشق بۆ جەختکردنەوە لەسەر سەروەری و ناوەندیەتی دەسەڵات و ئیدارە سەختتر دەکات. پێشبینی و سیناریۆکان: یەکەم، سازانی فیدراڵی. گفتوگۆی ڕاستەقینە و ڕاشکاوانە دەتوانێت کاریگەری هەبێت لە یەکلایکردنەوەی دانوستان و ببێتە زەمینە سازی بۆ بنیادنانی دەوڵەتێکی لا مەرکەزی لە سووریا کە ئەمەش گەرانتی پاراستنی کوردەکان و پێکاتەکانی تریش دەکات. دووەم، توندبوونەوەی ململانیەکان. جێبەجێ نەکردنی ڕێکەوتنی مانگی ئازار ڕەنگە پێکدادانی فراوانتری لێ بکەوێتەوە، بە تایبەتی ئەگەر تورکیا دەستێوەردانی فراوانتر و لە ڕێگای میلیشیا دینیە توندڕەوەکانەوە دروستکراوی خۆیەوە ناڕاستەوخۆ یان ڕاستەوخۆ لەلایەن سوپای تورکیاوە پەرە پێ بدات. سێەم، نێوەندگیری نێودەوڵەتی. چوارچێوەیەکی فرەلایەن کە ئەمریکا و رووسیا و زلێزەکانی ناوچەکە تێیدا بەشدار بن دەتوانێت دۆخەکە سەقامگیر بکات. ئەمەش بەندە بە چاکسازیەکی ورد و هەمەلایەنی دەستوری و یاسایی چ لە ئاستی ناوخۆیی سووریا و چ لە ئاستی نێودەوڵەتیدا کە گەرانتی پێکەوە ژیانی ئازادانە و ئارەزومەندانی پێکاتە جیاوازەکانی سووریا بکات. چوارەم، پارچە پارچە بوون. بەردەوامبوونی دۆخی چەقبەستویی ئەگەری چەسپاندنی دابەشبوونە دیفاکتۆیەکان زیاتر دەکات لەگەڵ ئەوەی هەر ئێستا ڕۆژاوا بە شێوەیەکی نیمچە سەربەخۆ ئیداری ژیان و کاروباری ناوچەکانی خۆی دەدات و ئاشتی و سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی لە ئاستێکی زۆر باش و پەرەسەندوودایە. ئەو پرسیاری دەمێنێتەوە لەبارەی دوهەمین گرژی و پەرەسەندنەکانی دێرە زوور و ڕەقەیە. ئایا دەبێتە بنەمای ڕێکەوتن و سازانی تەواوەتی یان پریشکی کەڵپەکردنی جەنگێک کە درێژکراوی ناوچەی سەختی دەبێت و ئەمەش ئایندەی سووریا و وڵاتەکە هێندەی تر ناڕۆشن دەکات. ئایا بۆ چوونی تۆ تاوەکو هاونیشتیمانێکی ئاگادار لە ڕووداوە سیاسیەکان و ڕوودا و گۆڕانکاریەکانی ناوچەکە چییە؟